سڵاو من دکتۆرە ژیلیا سەلام پزیشکی ڤێتەنەریم. ئەمڕۆ باز لە باڵندەیەکی جیاواز ئەکەین کە ئەویش غەندورە لە ناو خەڵکە بە غەندور ناسراوە و لە وڵاتان پێی ئەڵێن لۆڤبێرد. بنچەی با بڵێن چۆنەڵی خێزانی ئەمە ئەگەڕێتەوە بۆ سیتاکۆڵی کە سەر بە چینی ئەگاپۆرینن و نۆ جۆری سەرەکیان هەیە. و بەڵام ئەوەی کە لێرە خواستی زۆر لەسرە دوو جۆریانە کە ئانیش ڕۆزی و فیشەرە. طبعاً با بڵێن ڕەچەڵەکی ئەم باڵندەیە ئەگەڕێتەوە بۆ تەنزانیا و ئەفریقا بۆ یەکەم جار لەوێەوە هاتووە و دواتریش وردە ئەم باڵندە کێوێ خواستی لەسەر بۆ و ماڵی کراوە. بە شێوەیەکی گشتی تەمەنیان ئەتوانین بڵێن تاوەکو 5 بۆ 10 ساڵەژین. بەڵام ئەگەر هاتوو بۆ نمونە شێوازی ژیانکردنیان باش بە خواردەیان باش بێت تووشی نەخۆشی نەبن ئەتوانن بۆ زیاتر بە نزیکی 20 ساڵ بژین. هەروەکو ئەزانین ئەم باڵندانە وەکو پێشتر کە هاتوو کێوی بوون و ماڵی کراون و لەگەڵەوەی کە ماڵی کراون پێویستە ژنگێکی لەباریان بۆ بگونجێنرێت. یەکێک لەوانش لە گرنگترین شتەکان بریتیە لە دابینکردنی قەفەزێکی گەورە کە بتوانێت بە ئاسانی هاتوچۆ و با بڵێن فڕینی تیا بکە و نابێ قەفەزەکەی بچووک بێ. یەکەم شت دووەمیان با بڵێن بەشی ناوەی قەفەزەکەی پێویستە کۆمەڵێک بابەتی تیابێ وەکو خواردنی پێویست ئاوی پێویست لەگەڵ بابەت یاری لەبەرەوەی با بڵێن غەندور بۆ ناسراون زۆر کۆمەڵایەتین حەزیان بە یاریکردنە و سەبارەت بە خواردنیشیان خواردنەکانیان بە شێوەیەکی عام ئەتوانین بڵێن هەرزنە گڵۆبەرژەیە با بڵێن میوەکانە میوە و سەوزە وەکو بۆ نمونە کاهوە گێزەرە ئیتر بە شێوەیەکی عام ئەم میوەکان و لەگەڵیشە بەڵام ئەوەی کە گرنگە بۆ نمونە نابێ بە تایبەت تەنها گڵۆبەرژەیان پێ بدرێ لەبەرەوەی با بڵێن ڕێژەی چەوری لە جسمیان ئازیا ئەکا تووشی کێشانەکە. و سەبارەت بۆ ئەتوانرێت بە تەنیا بێت بەڵام بە مەرجێک حەقی خۆی پێ بدرێت و بەردەوام خاوەنەکەی لەگەڵ یاری بکات و کاتی پێبا. بەڵام ئەگەر بۆ نمونە کاتی پێگەیشتنیان بوو تەزاوجکردن و هێلکەکردنیان بوو ئەتوانن بۆ نمونە نێرە بێت مەیەکی بۆ بێنن مێبێ نێرەیەکی بۆ بکڕن بۆ ئەوی تێکەڵ بن و با بڵێن وەچیان لێوەرگرین. بەڵام گرنگترین شت ئەوەی کە لێرەیە با بڵێن ئەم دوو جۆرەی کە باسم کرد زۆر جار ئەڵێن بە ڕێژەی تەمان ڕێژێکی دیاریکراونیە بەڵام ئەگەری زۆرە کاتێک ئەم دوو جۆرە بێکۆ تێکەڵ بکرێن بچکەکانیان نەزۆک دەرچن واتە هێلکە نەکەن و بۆیە ئەڵێ زیاتر ئاماژگاری ئەوە ئەدرێت کە ئەو دوو جۆرە تێکەڵ نەکرێن لەبەر ئەو کێشەیە بۆی با بڵێن وەچەکانی بتوانن هێلکە دابنێن و بەچکە بکەن. بە شێوەیەکی گشتی کاتێک باڵندەکان نەک تەنها غەندور کە ئەیهێنن بۆ نەخۆشخانە بۆ پشکنینی نەخۆشیەکان یەکی لە گرنگترین شتەکان بریتیە لە با بڵێن چێکردنێکی دیوی دەرەوەی باڵندەکە. عادەتەن لای خۆمان بە چەند شێوازێک ئەگەردرێت بۆ ئەوی فەحسی بکەین یا ئەوە تا بە بەکارهێنانی پارچەیەک خاولی بێت یان قماشێک بێت یان ئەوە تا بەم شێوەیە ئەیگرین ئەویش تەنها لە حاڵەتی ضروریە و بۆ پشکنین ئەگینا بەم شێوەیە هیچ پێیان خۆش نییە هەروەکو دیارە. طبعاً یەکێک لە دیارترین نیشانەی نەخۆشیەکان لە باڵندەکانە لە پەلەوەرەکانە بریتیە لە سنگەتیژە. با بڵێن ئێسکێک لێرەیانە هەیە کاتێککە نیشانەی نەخۆشیان هەبێ یاخود نەخۆشیان هەبێ لە باوترین ئەو نیشانەی کە هەیە لێرە بریتیە لە تیژبوونی سنگیان. ئەمە چی ئەم سنگەتیژە هەروە گوتمان نەخۆشی نیە نیشانەی نەخۆشیە لێرە ئێسکێکیان هەیە. ئەم ئێسکە کاتێک زۆر وازح ئەبێ دیارە بێت کاتێک تووشی نەخۆشی ئەبن و ئەم گۆشتەی ئێرەیان چۆنەڵی گۆشتیان نامێنێ چاوریان نامێنێت و بە ئاسانی یەکسەر تەشخیصی ئەەکەین کە ئەمە نیشانەی نەخۆشە. یان بۆ نمونە شێوازێکی تری پشکنین بەم شێوەیە سەری باڵیان ئەەکەین هەر بەم شێوەیە کە کۆنتڕۆڵمان کردو سەری باڵی ئەەکەین بۆی کە بزانین ئایا نیشانەیەکی نەخۆشی هەیە یان نیەتی. بەو شێوەیە بە شێوەیەکی عام بەم شێوەیە پشکنینەکانی بۆکەین و دواترش پشکنینی تاقیگەین.